خەڵکی گوندی چەشمیدەرن لە باشووری ڕۆژئاوایی شاری سنە. ساڵانە بەڕێوەڕەسمی ناوخۆی و پێشکەشکردنی ئاهەنگی گۆرانی جەژنی دێرینی نەورۆزی خۆیان بەڕێوە دەبن. خەڵکی گوندی چەشمیدەر پێیان وایە لەگەڵ گەشەکردنی ڕۆک و سەوزبوونەوەی سروشدا ساڵی نوێ دەست پێ دەکات. بۆیە ساڵانە ئەم مەراسیمە لەم کاتەدا بەڕێوە دەبن. ئەم مەراسمە پەنجم ئێسفەند بەرگوزارە بێ هەرچی ساڵە بە زەحمەت تەواو ئاواییە و جوانەکانمان و پیرەکانمان هەروە بە یەکەوە هاوکاری ئەکەن و لە پەنجم ئێسفەندا بەرگوزاری ئەەکەین. ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کۆڕدا بەخۆشی و بەهاتەوە، جێژنێکی کۆنی کۆڕدا بەخۆشی و بەهاتەوە. ڕۆشینی یەکشێوەی جلوبەرگی کوردەواری دۆستایەتی و یەکڕێزی خەڵکی گوندی چەشمیدەر دەردەخات. ئەم ئاهەنگە دێرینەی گوندی چەشمیدەر جوانیەکی تایبەتی بە ناوچەی هەورامان بەخشیوە. گەورەی ئاهەنگەکە و جوانی سروشتی ناوچەکە وای کردووە میوان و گەشتیارێکی زۆر بە کورد و غەیرە کوردەوە بێن بۆ بەشداریکردن لە ئاهەنگەکە. و در این مراسم حضور پیدا کردم. و لەم مەراسیمەدا بەشداریم کردووە بۆ یەکەم جارە گەشت ئەەکەم بۆ کوردستان و لە تەبایی و جوانی و میوانداری خەڵکی ئازیزی کوردستان چێژم وەرگرت و پێشنیارەکەم لەم مەراسیمانەدا بەشداری بکەن و چێژوەربگرن. و توصیه میکنم حتما توی این مراسم ها شرکت کنید و لذت ببرید. First of all, I want to say hello to the سەرەتا دەمەوێت سڵاو بکەم لە ئامادەبوانی فستیڤالەکە سڵاتان لێبێ و دەمەوێت پێتان بڵێم کە زۆرم بەدڵ بوو و زۆر نایاب بوو و تایبەتە و من ئەم وەسفەم بۆ هیچ مناسبەتێکی تر نەوتووە. هەروەها دەمەوێت بڵێم ڕەفتاری جوانی خەڵکەکە و بۆ پێشوازیەکەیان و کەلتورەکانیان بە تایبەت جلوبەرگ و هەڵپەرتیەکەیان زۆر نایاب بوو. Their tradition, their costumes, their dancing, all the things are perfect. ئاهەنگەکە بەکردنەوەی ئاگری نەورۆز و گۆرانیە فۆلکلۆریە کوردیەکان و هەڵپەرسی بە کۆمەڵ هەتا ئێوارە بەردەوام بوو.